هەروەها خوای پەروەردگار بە حکمەتی خۆی ناڕەحەتی دێنێتە ڕێگامان تا بوغڕا نەبین، تا لە خۆمان بایی نەبین. إن الإنسان ليطغى أن رآه استغنى. پەروەردگار دەفەرمێ ئینسان بەگشتی بەڕاستی لە پێستی خۆی دەچێتە دەرەوە، خۆی لەبیر دەکا کە چ کەسێکی لاوازە، کەی ئەو کاتەی کە خۆی بەبێ ئیحتیاج بینی، ئەو کاتێک کە خۆی بە دەوڵەمەند بینی. جا هەیە خۆی دەبینێتەوە بە سەرۆت و سامانی زۆر، ئەوەندە پارەی دانرا و لەسەر یەک دەبینێ و ئەزانێ ئەو پارانە هەموو شتێکی دنیای پێ دەکرێت، وای لێدێ لە بەرگی خۆی دەچێتە دەرەوە، وا ئەزانێ ئەم مرۆڤ نییە، زۆر خۆی لە بەرزی و لە ئاسمانە دەبینێ و خەڵکی لە خوارەوە بە مێرولە دەبینێ، بەهۆی چیەوە؟ بەهۆی بوونی ئەو سەرۆت و سامان و پارەیەوە. کەسانێک هەن بە عیلم و زانست و زیرەکیان، ها جاری وایە قوتابیە کە ئەگە بە ئیمان نەبێ و خواناس و دیندار نەبێ و ژیر و تێگەیشت و ڕۆشنبیر نەبێ، یەک تۆ زانستەکەی لەسەر و هاوڕێکانیەوەیەتی لە بنەڕەتی هەتا کۆلێژ تا خوێندنی باڵا سیرەکەی خۆی بە هاوڕێی هەموو ئەوانە نازانێت کە خوێندکارن لەگەڵیدا کە قوتابین لەگەڵیدا، بوغڕا دەبێ، خۆی لێبایی دەبێ، بەهۆی ئەوەوە خوا زانست و زانیاریەکی زۆرتری پێبەخشیوە. بڕوانامەیەکی باڵاتری هەیە، خۆی بە هاوشانی خەڵک نازانێ، هەیە بە لەش ساغیەکەی ئەڵێ لە ژیانمە ئازارم نەبینیوە، لە ژیانمە دەرزیەکم لە خۆم نەداوە، زۆر شانازی بەهێز و بازووی خۆیەوە دەکا، هەیە بە پلەکەی، بە پۆستەکەی، بە دەستڕۆیشتوویەکەی، بە تەلەفۆنێکی ئەو زۆر شت دەکرێ، بە واژوو ئیمزایەکی ئەو زۆر بارودۆخ دەگۆڕێ، ئیتر وای لێدێ ئەو خۆی بە ئاستی خەڵک نابینێ. ئین الئینسانە لەیەطغا ئەن ڕەئاه استەغنا. کاتێک کەوا ئەبینێ ئەم زۆر لە سەر و خەڵکەوەیە، لە پۆست و پلە و پایە و دەسەڵاتە، لە هێز و بازوودا، لە پۆست و پارەدا، یەکسەر لە مرۆڤبوون دەچێتە دەرەوە، زۆر جار ڕەفتاری نامرۆڤانەی دوو لە ڕووی ئێوە لێ دەوەشێتەوە. جا خوای پەروەردگار بۆ ئەوەی بوغڕا نەبین هەر یەکێک لە ئێمە بەردەوام ئاگادارمان دەکاتەوە. لەقەد خەلەقنا الئینسانە فی کەبەد. ئەو مرۆڤە سەرکەشە بەردەوام دەسوڕێتەوە لە ناو ناڕەحەتیدا، ئەمڕۆت خۆشە سبێنێن ناخۆشە، کەم خۆشی بە دوویەکە زۆر بێن، گرفتێکت بۆ دێتە پێش، ستۆپێکت پێ دەکا، ئەڵێ بوەستە، بۆ ئەوەی ژیانت لەدەست نەدەی. چونکە بڕواتان هەبێ خۆشەویستانم، ئەهلی ئیمان، بینەرانی بەڕێزی ئەم کەناڵە و ئەم پرۆگرامی کلیلە، ئینسان ئەگە بەردەوام بەس لە خۆشیدا بێ، هەمیشە بەس هەبوو بێ، قەت گرفتی نەبێ، قەت دڵ ناڕەحەتی نەبێ، قوتابیە کە قەت ئاستی پرسیارەکان بەلنەی لەرزاند بێ، ترسی ئیمتیحانی بۆ نەهات بێ، هەر شتێکی ویست بێ بە تەلەفۆنێک بۆی جێبەجێ بوو بێ، بە ئاماژەیەک هاتبێتە جێ، بڕواتان هەبێ ئەو ئینسانە لە خۆی دەگۆڕێ، متەکەبیر دەبێ، خۆ بەزلزان دەبێ، وەڵاهی دوور نییە سەرنجام خەڵکی بکوژێ. هەموو ئەوانەی کە تووشی خەڵک کوشتن دەبن، تووشی زوڵم و ستەم دەبن، بەڕێزان بەهۆی ئەوەیە تەکەبورێکی گەورەیان هەیە، تەحەمولی ئەوە ناکەن کەسێ ڕەخنەیەکیان لێ بگرێ، تەحەمولی ئەوە ناکەن کەسێ هۆڕنێکیان بۆ لێدا، تەحەمولی ئەوە ناکەن کەسێ کۆمنتێکیان بۆ بنووسێ، ئەڵێ من ڕەفیقی خەڵکم، من ناناسی، من هاوشانی تۆم، من ڕەفیقی تۆم، تۆ ئەتوانی خۆت بێنێ ئاستی من بە قسەیەکیش بێ، هەر یەکسەر مانعی نییە لە جیاتیەوەی قسە و بە قسە جواب داتەوە، وشە بە وشە جواب داتەوە، وشە بە فیشەک جواب دەداتەوە، هەر ئەی کوژەیە چاو لێ بغڕاوە، جاکە خەڵکت کوشت، ئەوە یەکت کرد بەدبەخت کرد، ماڵێکت وێران کرد، ماڵی خۆشت وێران کرد، ئەگەر نەشکوژرێیەوە، ئەگەر لەستی یاساش ڕاکەی، ناتوانانی لە دەرونی خۆت ڕاکەی، هەتا ماوی بەعەزابەوە دەتلێیتەوە، وە قیامەتە دوێرانە، وەی خوای گەورە ئاگادارمان دەکاتەوە ناوبەناو، ئەی ئینسان ستۆپێک بکە، بەخۆ تا بچۆوە، با بوغڕا نەبی، با متەکەبیر نەبی، تۆ زۆر لاوازی،